ساڵانێکی دوور و درێژە ئەمریکا و ئێران کێبڕکەی هەژمون دەکەن بە سەر عێراقدا هەوڵ دەدەن دۆستایەتی حکوومەت و گەلی عێراق بەدەست بهێنن بۆیە ئەوە بووەتە جێگای گرنگی پێدانی توێژەرانی سیاسی و ستراتیژی لەوبارەوە توێژەرێکی نزیک لە ئیداری ئەمریکا ڕای دەگەیەنێت هیچ پاساوێک نییە بۆ هێشتنەوەی هەزاران سەرباز لە عێراقدا چونکە ئێران هیچ مەترسێکی نییە بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا گەورەی توێژەرانی دامەزراوی دیفینس بەرایۆریتیزی ئەمریکی چارلز بینا دەڵێت لە دوای ئەوەی ویلایەتە یەکگرتووەکان ڕژێمی سەدام حوسێنی ڕووخان ئێران هەوڵیدا بۆ زیاترکردنی هەژمونی لە ناو عێراقدا ناوبراو ئەوەش بۆ هۆکاری دراوسێتی ئێران و ڕایەڵە جوگرافی و ڕێگەزی و ڕۆشنبیری و ئاینەکان دەگێڕێتەوە ئەوە سەرەڕای پەیوەندیە ئابوووریەکان کە ناوبراو بە 12 ملیار دۆلار خەمڵاندوێتی و دەڵێت نەخشەی بەرزکردنەوەی بۆ 20 ملیار لە ئارادایە ناوبراو لە راپۆرتەکەیدا کە گۆڤاری ناشناڵ ئینتەرستی ئەمریکی بڵاوی کردووەتەوە ئەو پرسیارە گرنگی وروشاندووە کە ئایا هەژمونگەرایی ئێران لە عێراقدا ئاسایشی نەتەوەی ئەمریکا دەخاتە مەترسیەوە با بڕوای ناوبراو وەڵامەکەی نەخێرە بۆ پاساوی ئەنجامگیری راپۆرتەکەی چارلز بیتا کە خاوەنی 25 ساڵ پسپۆڕیە و وەکو توێژەری سیاست و بەرنامە ڕاوێژی پێشکەشی هەردوو وەزارەتی بەرگری و ئاسایش کردووە گەیشتوەتە ئەنجامی ئێران هەڕەشەی ڕاستەوخۆی سەربازی نییە بۆ سەر ئەمریکا بۆ ئەو مەبەستە بەراوردێکی دوور و درێژی هێزی سەربازی ئەمریکا و ئێرانی کردووە کە تەنیا بۆجێی پنتاگۆن کە 738 ملیار دۆلارە زیاترە لە ئەوەندە و نیوێکی قەبارەی ئابووری ئێران ڕێژەی خەرجی و تێچوونی سەربازی ئەمریکاش 50 بەرامبەری تێچوونی سەربازی ئێرانە ئەوەش سەرەڕای تەکنۆلۆژیای پێشکەوتوی ئەمریکا کە پێشکەوتوترینی جیهانە تەنانەت نووسەر گەیشتووەتە ئەو ئەنجامەی ئەگەر ئێران خاوەنی چەکی ئەتۆمیش بێت هەڕەشە نابێت بۆ سەر ئەمریکا چونکە پێویستی بە موشکی بالیسی دوورمەودای هەڵگری ئەو چەکە هەیە کە مەودای زیاتر بێت لە 3000 میل چارلز بیتا لە وەڵامی و پرسیارشدا کە ئایا ئێران دەبێتە هەڕەشەیەکی تیرۆریستی بۆ سەر ئەمریکا بڕوای وایە هەرچەندە ئێران یارمەتی حیزبوڵڵای لوبنانی دەدات کە ئەمریکا لەسەر لیستی تیرۆری خۆی داناوە بەڵام ئەو حیزبە لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە هێرشی نەکردووەتە سەر هیچ ئامانچێکی ئەمریکی لە دوای ئەوەی لەو ساڵانەدا هێرشی کردە سەر چەکدارانی دەریایی ئەمریکا و باڵۆزخانی ئەمریکای لە بەیروت تەقاندەوە لەبارەی پەیوەندیش لەگەڵ قاعیدە و داعش توێژەر ئەمریکیەکە بڕوای وایە ئێران نەک هەر پەیوەندی نەبووە لەگەڵیان بەڵکو پشکی هەبووە لە دەرکردنیان لە عێراقدا ناوبراو دەڵێت ئەگەر ئێران هەڕەشە نەبێت بۆ ئاسایشی نەتەوەی ئەمریکا هەژمونیشی لە عێراقدا هەڕەشە نابێت بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا لەسەر ئەو بنەمایە مانەوەی 5000 سەربازی ئەمریکا لە عێراقدا هیچ پێویست نییە چونکە ئامانجی خۆی لەو وڵاتەدا دەستەبەر کردووە لە سەرکەوتن بەسەر داعشدا چارلز بیتە ئاماژە بەوە دەدات کە سەرۆک ترامپیش هەمان بۆچوونی هەیە کە کاتی ئەوە هاتووە جەنەک دژی پاشماوەکانی داعش بۆ ئێران و عێراق و سووریا بهێڵدرێتەوە.